دوێنێ دیدارێکی تایبەت بە کاگەحمەی شێخ بەڕێوە چوو لێرە لە سلێمانی کە چەندین بابەتی گرنگ دەربارەی ژیانی کاگەحمەی شێخ راونەتە ڕوو. ئەم ڕۆژ لە تەوەری ستۆدیۆ میوانێکی عزیزمان هەیە کاک هاواری شێخ ڕەوف جێگری سەرۆکی ڕێکخراوی بەرزنجە بەرزجە کاک هاوار بەخێر بیت. زۆر سپاس سپاسانەکەم خۆشم ئێوارەیە لێرە بوویت. ئێمەش دڵخۆشین سپاسانەکەم. جا کاک هاوار من یەکەمین شدەمەیە لەوە دەست پێ بکەم بەرزجە. بۆچی بەرزجەتان هەڵبژارد و واتای چییە؟ بەرزجە بە معنای شوێنی بەرزێت وشەیەکی هەورامی ڕەسەنە. وەختی خۆی کوردەکان قەڵایان هەبووە بۆ یعنی ئەمە بەسمانە بڵێن کورد نەویستوە خاکی کەس داگیرکە، بەڵام لە مقاومە و لە بەرگریکردن لە وڵاتی خۆیان بەڕاستی پاڵەوان بوون و قەڵاکانیان بەکارهێناوە و ئەوترێت یەکێک لە زۆرێک لەو قەڵایانی کە وەختی خۆی دەسەڵاتدارێتە خۆماڵە کوردەکان دروستیان کردووە بوونەتە فاکتەرێکی باش بۆ ئەوەی کە کورد لە بەردەم هەڕەشەکان ینی مستەوای هەڕەشەکان کەمتر بکەنەوە و پارێزگاری لە کیانی خۆیان بکەن، احترامن بۆ ئەو تاریخە و ڕۆڵی قەڵاکان و ئەوانی کە قەڵاکانیان دروست کردو حەزمان کرد ئەم ناوە هەڵبژێرین. من باوکم هەورامیە، خۆشم هەورامیی باشە زانم، بەس ئەم وشەیەم نەویست بوو. من ئەو پرسیارم لە مامۆسای بەڕێز و گەورەی کورد محەممەد علی سوڵتانی کرد بە خۆشبەختانە پەسەندی کرد، چونکە من ڕاستە منیش خزمی هەورامەکانم خێزانەکەم هەورامە لە بنەماڵی شێخ عومەری بیارن، بەڵام بەڕاستی هەورامی نازانم، بەڵام لە کۆمەڵی خەڵکم پرسیەوە لە کۆتاییشە لە مامۆستای گەورەی کورد محەممەد علی سوڵتانی کە پەسەندیە پێمان و ناوێکی سەرنجڕاکەی جەنابتان نەزانن عادەنە بێ ناوێک هەڵبژێری زۆر پرسیار بە دوای خۆیان بێن، هەر ئەوە بۆ خۆی بێ بە حملەیەکی ڕکلامی بەلاش بەنسبەت بە شوێنێک. هەر بەڕاستی جواب بوو. من یەکەمیشت کە سەرنجمیان ناوەکە بوو، یعنی ڕاستە دیدارەکە خۆی گرنگیەکی خۆی هەبوو، بەڵام یەکسەر بیرم کردەوە ئەم ناوە چییە، بۆچی ئەمایان هەڵبژاردەوە؟ بەرزنجانیە بەرزجایە بەڵێ. اینجا کاک هاوار ئەمە پرسیاری ئەوە لێ بکەم، یەکەمین دیدارە جا لە یەکەمین دیدارە بۆچی ئەم کەسایەتی کاک شێختان هەڵبژاردەوە ئەوم پێ بڵێیت؟ طبعاً کورد لە هیچ دەوڵەمەند نەبێ لە هەبوونی کەسایەتی مێژووی یا زۆر دەوڵەمەندە، لە هیچ دەوڵەمەند نەبێ بێگومان. ئێمە کەسایەتی مێژووی زۆر گەورەمان هەیە و لە ئایندا خەیاڵمان وایە کەسایەتی مێژووی زۆر گەورە نەگەر ئاینی. ئێمە ڕێکخراوەکەمان لە بواری مێژوو گرنگیدان بە مێژوو سازیە زۆر کەسایەتی ئەدەبی، ئاینی، سیاسی، ئەوانەی کە خەوانی ڕۆڵ و پێگەی مێژووی بوون و ئەوانەی کە ئێمە ئەتوانین ئامانجەکانی خۆمانیان پێبێنینەدی. مەسەن کاک ئەحمەدی شێخ پیاوێکی زۆر گەورەیە، هەت من بیرمێت کە ئێمە یعنی لە مناڵیەوە تا گەشتوینەتە ئەم تەمەنە زۆر بەریەکەوتنمان هەبووە لەگەڵ ناوبانگ و یاد و یادەوەری کاک ئەحمەدی شێخە. کاک ئەحمەدی شێخ ناوێکی حازر بوو لە ناو هەموو خێزانەکانە، ڕۆژانە جارێک بەریەکەوتن تەبوو لەگەڵیا، یا چیرۆکێکی بەلەزەت کاڵم بەلەزەت و بە چێش، یعنی ئەو چیرۆکانی کە ڕوحی ئینسان تێرەکە، یان با بڵێن یا بەسەرهاتێکی یان نەسیحەتێکی یان حزوو، حتا خەڵک تەمان نەزانن لە خۆشەویستیان و کاک ئەحمەد زۆر جار سوێن پێ خواردنی کە ڕەنگەوە لە ڕووی ئاینیەوە زۆر نەبێ، بەڵام قەزمێ کاک ئەحمەدی شێخ اینجا کاک ئەحمەدی شێخ تەنها یەک ڕەهەند لە ژیانیان نییە، مەسەن پیاوێکی بە تەنها ئاینی نییە. کاک ئەحمەدی شێخ پیاوی پێکەوە ژیانە. ئێمە لەم قۆناغا لە کوردستان زۆر پێویستمان بە ئاشتی کۆمەڵایەتی پێکەوە ژیانە. بیرمان کردەوە کێ لە مێژووە توانیوێتی ئەم ڕۆڵە بەرجەستە بکا بە گەورەی. کاک ئەحمەدی شێخ لەو سەردەمەی کە جوولەکەکان لە کوردستان کەمی نەبوون، مەسیحەکان کەمی نەبوون، طبعاً هەمیشە کەمینە تۆزێک ڕوبەڕووی زوڵم و زۆرە بێتەوە، بەڵام کاک ئەحمەدی شێخ چەترێک بووە و سەنگەرێک بووە کە ئەوانیش چەترێک بۆ کۆکردنەوەی هەموو و سەنگەرێکیش بووە ئەوان توانیوانە لە ڕێگی کاک ئەحمەدی شێخەوە نەهێڵن زوڵمیان لێ بکرێەوە، زۆر ڕێ ڕازی بوون و زۆریان خۆشوێ بەقەدەر موسڵمانەکان خۆشیانەوێ. طبعاً بەڵگەنامەکانمان خستە ڕوو لەوێ لە ناو دیدارەکە. ڕەهەندی کەیش کاک ئەحمەدی شێخ متەسەوفێکی گەورەی کوردە. کاک ئەحمەدی شێخ زانایەکی ئیسلامی کوردە. ئێمە لەم دیدارە هەموو ئەمانەمان سەلمان لە تۆژینەوەکان کۆمەڵی توێژەر و توێژینەوە کراوە. بەدەر لەوەی کە کەسایەتێکی دینی هەیە، کەسایەتی نەتەوەیی هەیە، لە زۆر ڕۆ من لە ژیانەکەیم بخوێنێتەوە دەماودەم زۆر چێشم پێگەشتووە. هیچێک لەو شتانەی کە زۆر گشتگیر بووە لە ناو خەڵکە لە هەموو چینێک و خۆشیان ویستووە، ئەمەوە لە زاری خۆت بیستم بووکی هەبوو مەسیحی بووە. ئەمە چۆن جێگەی بۆتەوە لە ناو بە ئەم چیرۆکی بووکەکەی زۆر چیرۆکی سەرنجڕاکێشە جاری کە بیگەڕینەوە. کاک ئەحمەدی شێخ طبعاً ئاینی ئیسلام ڕێگەی بەوەیەوە موسڵمان
ژنی مەسیحی بێنێ کاک ئەحمەدی شێخ ئەمەی کردو عایلی بەرز و بەڕێزی کەریمی ئەلەکە لە سلێمانیە کە ئەو بووکەی کاک ئەحمەدی شێخ لە هەمان ئەو بنەماڵەیە عایلێکی زۆر بەڕێز بوون لە سلێمان و کەریمی ئەلەکە خۆتان زان چی پیاوێکی گەورەیە خزمەتی کردووە لەگەڵ ئەوانە دوایی کە مناڵێک لە دایکە بێ ئەم مناڵە باوکی موسڵمانە و دایکی مەسیحیە و ئەمێ شتێکیش ڕاستکەمەوە باوکی مناڵەکە شێخ محەممەد بچکۆلە کە تاقە کوڕی کاک ئەحمەدی شێخ ماوەتەوە ویستوێتی ناوی بنێ عەلی بە ناوی ئەو برایی کە بە مناڵیەوە وفاتی کردو بابە عەلی وترا محەممەد بەس خۆی ئەویان ڕاستە ژنەکەش حەزی کردووە ناوێک بێ کە هەموو پێ ڕازی بن و لە مەسیحیشەوە نزیک بێ و لە موسڵمانیشەوە نزیک بێ طبعاً حەزرەتی عیسا جەنابتان نەزانن یان پێغەمبەر عیسا هەم موسڵمان بە پێغەمبەر زانن و هەم مەسیحیش بە پێغەمبەر زانن کاک ئەحمەدی شێخ و پێشنیاری کردو و توێتی تۆ حەزەکی ناوی بنێن چی حەزەکەم ناوی بنێم عیسا و توێتی زۆر باشە و توێتی چونکە ئێمەش پێی رازین و احترامن بۆ خاڵوانی یعنی احترامن بۆ شوێ کاک ئەحمەدی شێخ زۆر چیرۆکەیە مامۆستا عەلادین سوجادی گێڕێتەوە لە سلێمانیەوە بە پێ ڕۆیشتۆ بۆ دێیەکی نزیکی مەریوان لەبەرەوەی بیستوێتی ژنێک تۆراوە ماڵی باوکی ژنەکە ئەم ژنە نایەنەوە بە مێردەکەی لەوێ لە بابی ئیستیحالە یعنی مستحیلاتە ئەو توانە مەگەر کاک ئەحمەدی سلێمانی بێت دەما و دەم کە پێی گەیشتۆ ڕۆیشتۆ ئەو ئیشەی جێبەجێ کرد جاری کە چۆ بۆ مەهاباد من وام بیست کە ئەمە لە تعزیی کوڕەکەیە ئەوەی تعزیی کوڕەکەشی ئەو مامۆستا مەلا مستەفای سەفۆت نووسیوێت یعنی بۆی خەڵک نەڵێ بۆی خەڵک پێمان نەڵێ بەبێ مەزدەر قساکەن ئەو ئێمە طبعاً ئەومان لە دیدارەکە ینی دیارە زەق نەکرایەوە ئەو ڕۆژی کە تاقە کوڕەکەی ئەمرێ سلێمانی خرۆشاوە کاک ئەحمەد مەکانی زۆر گەورە بووە لە دڵ و دەرونی خەڵکە خەڵک خرۆشاوە هەمووی ڕووی کردوتە مزگەوتی گەورە لەو کاتێک کە خەریکی شواردنی ئەو تاقە کوڕین کاک ئەحمەد دیار نامێنێ طبعاً کاک ئەحمەدیش دیار نامێنێ تەسلیمی ناکەن جەنازەکەی ئەم لا ئەو لا تۆزێکی پێچێک کاک ئەحمەد لەناو دەرگاکە ئەمە مامۆستا مەلا مستەفای سەفوەت لە دەمی مەلا حاجی مەلا ڕەسوڵی دێلێژە کە باوکێتی و خەلیفەی کاک ئەحمەد بۆ شاعیرێکی گەورەیە زانایەکی گەورەش ئەیجێڕێتەوە بەڵێ کە هاتە ژوورەوە شێخ مستەفا کە کوڕی ئەو پیاوەیە کە مردووە کوڕی شێخ محەممەد ینی کوڕزای کاک ئەحمەدە ئەچێ بەرەو پیری ئەڵێ شێخ تۆ خشار بۆ ئێمە خروشا و باوکم لێ مردووە تۆ لە کوێ بووی بۆ ئەڵێ وەڵڵای کوڕم چپانیان بەگوێمە شپانیان بەگوێمە کە ژنوپیاک عاجزیان بوو و ئەوایە بچم بەدەمەوە جا طبعاً ئێستا ئەم چیرۆکە من دڵنیام لەناو سۆشیال میدیا ڕەتفعلی زۆرێن دۆ ڕەنگە هەندێک خەڵک بە شتی ناڕاست و بەینی بزانن بەڵام ئەبێ ئەومان لە یاد بێ کاتێک کە ئەمەڵێن کەسێک هەڵبژاردەیە کەسێک نوخبەیە خۆ نوخبە بوون ئەگەر کۆمەڵێ ئاکار و کۆمەڵە تەسەڕوفاتی جیاواز و زۆر زۆر تایبەتی نەبێ ئێو کەسە چۆنە بێ ئەگەر کاک ئەحمەدی شێخ خاوەنی ئەم هەڵوێستانە نەبوو بێ لە ژیانی خۆیان ئەی چۆن تا ئێستا ئەم ناو ناوبانگە لە کاتێکە ئەوە جەنابتانزان چەندین ساڵە وفاتی فەرمووە جەنابی لەسەر ئەی چۆنم ناوبانگە تا ئێستا بەم گەورەیە ماوەتەوە کاک ئەحمەدی زۆر چیرۆکی کەژێ ئەمە شێخ ڕزای ئەوە باسی ناگەم ئەگەر پرسیاریشم لێ بکەن شێخ ڕزای تاڵەبانی لە شعرێکە ئەمەژە بە حادیسەیەکی شەکاکە اینجا سوڵتان عەبدولحەمید ئەمە نووسەری ئەمریکی ئەمەی نووسیوە برادەرینە سوڵتان ئەدمۆنسیش پێم وایە هەر نووسیوەری سوڵتان عەبدولحەمیدی سوڵتانی عوسمانی تووشی حادیسەیەکی تەقینەوە بێ ئەو ترێ نزیکی 100 کەس لە سودایرەکەی چواردەوری لەو حادیسەیەتیا چوون مە دوو نووسەری بریتانی و ئەمریکی باسیەکەن کورد باسی ناکە بۆی خەڵک دیسان لە سۆشیال میدیای نەکە خۆی سەلامەتە بێت لە تەقینەوەکە سەلامەت دەرەچێت سوڵتان عەبدولحەمید قەناعەتی وایە بۆیە ئەم بە سەلامەتی دەرچێت چونکە کاک ئەحمەدی شێخی زۆر خۆشەوی و کاک ئەحمەدی شێخ دوعای بۆ کردووە کە پارێزراو بێت کاک هاوار پرسیارێکم هەیە باشە ڕاستە ئەم دیدارەی دوێنێ بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بوو بەڵام ئەنجامدانی دیدارێکی لەم جۆرە خۆی هەر لە خۆیان کۆکردنەوەی ئەم هەموو توێژەرە لە شارە جیاوازەکانی کوردستانەوە لەوانەیە کەمێک گرفت و ئاستەنگێکی بۆ ئێوە دروست کردبێ چ ئاستەنگێک هەبوو بۆ ئێوە بۆ ئەنجامدانی دیدارێکی لەم جۆرە وڵا هەموو دیدارێک و هەموو ئیشێک بە شێوەیەکی گشتی بەشی خۆی تەحەدیاتی تایە بەڵام ئەم دیدارە جیاواز بوو با بۆتان پێتان بڵێم بۆچی لە هەر دەرگایەکمانە یەکسەر کرایەوە زین بۆ کاک ئەحمەدی شێخ هەموو کەسێک خۆشەوێ لە ڕۆژهەڵات لە ئێمە زیاتر خۆشیانەیە بۆی بزانن ئێمە میوانێکی ئەردەنیمان هەبوو کە لەوێ وتەیەکیشی هەبوو نووسەرێکی ئەردەنیە ژنێکە لە کوردەکانی ئێ بەڵام عیلەکان هەر کوردەکانی ئەردەنن یەکەم جارە بێتە عێراق یەکەم جارە بێتە کوردستان هەر بازی کاک ئەحمەدمان گروتی تەواو من ئەو بە ڕێزە و دەعوەتەکەتان قبوڵەکەم لە سعودیا دوو کەسمان هەبوو کە سەر بە دوو بنەماڵەی دێرینی کوردن باپیرانیان سەدان ساڵە لێرە سەفەریان کردو چوونەتە سووریا و سعودیا
پێما نوتن زۆر خۆشحاڵ بوون بەڵام بەداخەوە لە مەتار ئەو ڕۆژی کە ویستیان بێن لە مەتاری سعودیە گرفتیان بۆ دروست بوو بەهۆی ئەو گرفتەوە ناتن بەڵام ڤیدۆی ناو مەتار و ئانیان بۆ ناردین طبعاً لە تورکیا میوانمان هەبوو باوەڕکە میوانەکەی تورکیا وەزم 2 ڕۆژ پێش ئەوە خەڵکی کەو عەدیا بوو دوای ئیشان بۆ دروست بوو نەیانتوانی بێنەوانی کە یەکەم جار مفاتەحەمان کردبوون میوانی کۆتایی ڕۆژێک پێش ئەوە سواری یعنی هاتووە بەڕێکەوتووە هەمووی اینجا لە ڕۆژهەڵاتە ئەو میوانە بەڕێزانە و باحسە بەڕێزانە طبعاً ئێمە بێجگە لە باحسەکانیش بیرمان هەبوو کە کاک ئەحمەدی شێخ مڵکی هەر بەتەنها باشووری کوردستان نیە بێت ڕێز لە نخبەی ئەوێش بگرین بێجگەل لە باحیسەکان و توێژەرەکان ئێمە میوانی کەیشمان هەبوو لە نووسەر و ڕۆشنبیر و خەڵکی دیار وەکو هەر میوان بێن بەشداری بکەن هەر کە ئەمان و کاک ئەحمەد ئیتر پێویستی ناکرد و جار پێیان بڵێنەوە باوەڕ بفەرموون ینی ئاسەنگی وە هاتین بۆ کورسات تقریبا بە 10 دقە ڕێکەوتی 10 دقەیشی پێ نەچوو وتمان دیدارێکی وامان بەدەستێ بۆ کاک ئەحمەدی شێخ وتیان قوربان ئەزانی بە هەر کەسێک تەوت بۆچی ئەم ئیشە بکەین ئێوە بەم نەوع طبعاً بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەرمان بیر نەچێ ئیشەکە بە مشتەرەکی لە بینی ڕێکخراوی بەرزاو ئەوە نابوو هەر یەکەم ڕۆچوون بۆ لای دکتۆر محسین ئەدیب و ئەو برادرانی کاک محەممەد کوردۆ و دیمەن خان و کاک مەریوان و مابات خان ئەمانە ستافێک بوون پۆزیشنیان هەیە لەناو بەڕێوەبەراتی گشتیە هەر یەکەم ڕۆژوم یەکسەر ئەمین چاوەڕ بوو مناقەشە بکەین و درەنگ قەناعەت بکەن و پێی بچێ یەکسەرتیان وڵا بەسەر چاو ئێمەش بەقەر ئێوە کاکە مەسەلەی مێژووسازی زۆر گرنگە ئێمە کارمان زۆر ئاسان بوو ئەگەر خواب بکە لە ئایندەیشە هەر کارمانەوە ئاسان وڵای ئەمە زۆر سەرکەوتووە بین ئەهلی دڵ خۆتان ئاسا ئەڵێن کابرایکی مبارەکە ئەمە خەڵک گەر باسیکە ئەڵێ کابرایکی باشە من ئەهلی دڵ ئەڵێ کابرایکی مبارەکە کاک من پێم خۆشە ئەم پرسیارەت کردبووی بیبەستمەوە بە شتێکیکەوە لە ئێمە لایەنە دینی و زاناییەکەی کاک ئەحمەدی شێخیشمان لە دیدارەکە نادیدە نەگرتە بوو دوان لە توێژەرەکان لەسەر لایەنی فقهی و فقاهەتی کاک ئەحمەدی شێخ قسەیانە کرد کە ئەوە یعنی گەیشتووە نەتیجەیە کە هەندێکیانیان فەرموو بە موو لای نەیەوە ئەمە یەکەواتە ئیسلامی ڕاستەقینە مجالی يعني أو رينج فراواني تياب ورك من الله إسلامي راسخين بابلا مو موديلا مجالي أوي تيا يعني لشرع جلان ديتو بلام جيانيش بالطاعتين كي بجهنم باشا وكوي كاك أحمد الشيخ أو انفتاح جوريه هبوا بلام أهلي دلش دوين زور ليابون زور ليابون هر يمن لكرماشان وميوان واناتبو كقرصة استابو خلقي ورشلاتي كرسان بو أو بارود وخنا لبارا أبوريكت بداخل عندك جهات النان تواني بين قاعك وطبعا مفاجأة كي زور سير بو إما إيو خوتان كور وديدار وسيمينار وكونفرانس كانتان بينيوا خلق طاقتي أو نوع عبوانانيني وناتشت قاعي تلاري هنريش زور قوري وازم هزارو بينصد كز بز لجورو دانيشه إما أوهي جورو جينا مابو وفيديو كان جلاي خوتانا توانا نسيري بكنوا نزيكي صدكس يادو صدكس يجل للراوكان هر بزخت هاتنا جورو هر نمان تواني يعني هاتن لدانشتن لشوينێکا کە شایستی ئەوان نەبوو داوای لێبوردنیان لێکەین بەڵامیتر لە سلێمانە هیچ قاعێکی لەوە گەورەتر نییە لەوانەیە نزیکی باوەڕ بفەرمون ئەو مبالەغەنیان لەوانەیە نزیکی 1000 کەسیش بۆی پێمان گەیشتەوە لە ستافە ئەمنی و خەڵکی یعنی 1000 کەس زیاتر هاتوون مجالیان نەبوو گەڕاوندەوە بەداخەوە من ئەوی کە زۆر بۆ خەڵکی سلێمانی خۆمان طبیعیەوان خۆیان ساحەبی کاک ئەحمەد لەناوواڵەکەیە دیارەکە بۆچی ئەمەمان هەڵبژار ئەمما مۆسایش حەزەکەم مۆسایش فەرموو کاک ئەحمەدی شێخ خاتونی بەڕێز کاک ئەحمەدی شێخ وەختی خۆی زۆر ئاگای لە فەقیر و هەژار بوو بە تایبەتی وەختی خۆی نەخۆشی ئاوڵە هەبووە زۆر مناڵ چاوێن لە دەزاویان زۆر کەس چاوێن لە دەستدا ئیتر فەقیرانە تووشی ژیانێکی جەهەنەمی بوون يعني زور فقير بون زور بحال من خلق خيري بيكردون بتايبت او كات نابينا زور بوا كاك احمد الشيخ نابينا كان يعني تمزغوتي جور الدرجاين بو اكاتو فيري قران يعني كاب خلق ان شاء الله يقر مناسبتها انا بو قران دنغن ابي نابينا كان برن واتري وخيران بما كان حق دسي خويان بني اخر اويك الان كاك احمد الشيخ مصلحي كي اجتماعي جور بوا او نابيناج اما يعني بويا هنا من عزيت معنا وتكليف معنا لكردو سباسيكين بۆ ئەوەی بەرجەستەی ئەو ڕاستیە بکەین کە لە مێژووی ژیانی کاک ئەحمەدا هەبووە و ئەو نابینایمان بە ئارەزوو هەڵبژاردە بوو سوپاس بۆ دەنگە خۆشەکەی و تیلاوە خۆشەکەی کاگاوار سایان عفو دوایەوەتر ئەیم بە تشکە بەڵساکەی من و خۆشم زۆر حەزم لێتی کاگاوار لەو ڕۆی کە کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووە تێگەشتنی بە جۆرێک بووە حەزەکەم قسە لەسەر ئەوە بکەی
کە یەکەم شێخە طریقەتەکەی بردووە بۆ شێخەکانی کە طریقەتی ئالۆگۆر کردو لەگەڵان وەبزانم تەنها شێخە ئێمە ناتوانین تۆ اینجا تۆ خەڵکی هەورامان بوو ئەوە زۆر زوو پرسیاری چونکە ئێوە خۆت مرکزی شێخانی نەقشبەندی دوای مەولانا خالی دەچێتە هەورامان وانە خاڵی شانازی هەورامانی یەکێ لە خاڵەکانی شانازی هەورامانی ئێستا ئەو عایلە بەرز و بەڕێزەی نەقشبەندەکانن شێخ عوسمانی سراجدین و شێخ عومەری بیارە ئەو شێخانە شێخی عەلاءالدین و شێخ عوسمان ئاخرێ لە سەردەمی کاک ئەحمەدی شێخە هەم کاک ئەحمەدی شێخ هەم شێخ عومەری بیارە کە ئەمانە دوو قوتبی طریقەتی قادری و نەقشبەندی بوون هاتون طریقەتیان لە یەک وەرگرتووە هەم جەنابی کاک ئەحمەد طریقەتی لە شێخی زیائەدین وەرگرتووە هەم شێخی زیائەدین دوای ئەوەی کە ئێدوە سلێمانی فترەیەکی زۆر بابەتەکە دوولایانەیە باڵە قوربان هەردوو لایەن طریقەتیان لە یەکتری وەرگرتووە یەکیان زۆر خۆشویستۆ چیرۆکێکە حەزەکەم ئەوشت بۆ باسکەم بیستومە ئەویش زۆر سەرنجڕاکێشە جارێک کاک ئەحمەدی شێخ عومەری بیارە تەشریف هێنێ بۆ سلێمانی ئەو ترێت کاک ئەحمەدی شێخ لە ئەونی پێخۆش بۆ کە شێخ عومەر ببینێ ئەونی خۆشویستوە تا عربەت چۆ بە پیرەوە کە شێخ عومەری ژەبینێ کاک ئەحمەد عەزێتی کێشاوە و طبعاً ئەوە لە جیهانی تەسەووف و عیرفان و ئاهلی دڵا ئەم شتانە مەدلولی گەورەی سە خەڵک وازانێ سیاری پێ بۆ سلفی لیاوە بە 5 دقیقە گەیشتۆ نە کاک ئەحمەد عربەت زۆر دوور بووە جاران شێخ عومەری بیارە زۆر متاسیرە بێ بۆچی کاک ئەحمەد عەزێتی کێشاوە تا ئەوێ زۆر معزەرەتی هێناوە و توێتی بمزانێت تۆ عەزێتە کێشی من هەر ناهاتم عەلا کولین دوایی کە ئەگەنە سلێمانی لەسەر ئەوەی کامیان پێشکەون لەو دەرگای کە ئەچنە ژوورەوە طبعاً ناڵە مشکلە ڕوویاوە بەڵام کەسیان پڕکێشی ئەویان نەکردو پێشی ئەوە کیان بکەون باشە کاک ئەحمەد صاحب ماڵە ڕاستە لە تەمەنا لە شێخی بیارە گەورەتر بووە بەڵام صاحب ماڵە و ئەو لێوە لە دوورە شێخ عومەری بیارەش چۆن پێشی پیرێکەکە بێ پیری طریقەت دەڵێن کە ئەزانێ کاک ئەحمەد کێیە و لە تەمەنا لەو گەورەترە ئەمە ئەم چیرۆکانە ئێمە ئەمانەوێت مەبەستمان بوو و بۆ ئەو کەسایەتیانی کەشکاڵە بژێرین لە غەیری ئاینیش مەبەستمانە بەنەوەی نوێ بڵین ئێستا ئێوە بەهۆی سۆشیال میدیا و بەهۆی ئەم تورازە لە ژیان لە ئێستا کە زەوقی هەمووی تێگاوە و کوردبوون کاڵ بۆتەوە بە زۆر هۆکار بە هۆکاری سیاسیشەوە ئەمانێ بڵین بیرتان نەچێ مێشووی ئێمە پڕپڕە لە کەڵە پشکۆی یەک تۆز گەشانەوەیەوێت یەک تۆز ئێمە هیوادارین سەرکەوتوو ببین لەوەی کە دوێنێ کاک ئەحمەدمان جارێکی کەوەکو خۆی طبعاً هەر نەمانتوانی و حەقی خۆی بینێت چونکە ئەو زاتانە ئەو پیاوە گەورانە ئاینی بنیا غیری ئاینی تۆ ناتوانانی حەقی خۆی بیتێ بە تەواوەتی بەس گرنگەوەیە لەو ئەوەندەی کە مەجال هەبوو بێ ئێمە توانی بێتمان سەرکەوتووە لێتان ناشارمە ئەو فیدباکی بۆمان هاتۆتە باوەڕ فەرمون من لە دوێنێەوە پێشتر هەر خەریکی تەلەفۆنی نەگەر بانگێژنامە و ئیشەکان بە شێوەیەکی گشتی لە دوێنێژە بەس جوابی سوپاسگوزاری خەڵکێمە طبعاً بیرمان نەچێ ستافی ڕێکخراوەکەی ئێمە بۆ ئێمە زوڵم لە کەس نەکەین ستافی ڕێکخراوەکەی ئێمە سەرۆکی ڕێکخراوەکەمان کاکاوڕی شێخدارۆیە ئێمە لە ڕووی ئیتیجاهاتی سیاسی ئەوانەوە هیچ ڕەبتی بەناو ئەو ڕێکخراوە نییە ڕەنگە نزیک نەبین لەیەکە بەس لەم مەسەلەیە زۆر متتەفیقین کاکاوڕی شێخدارۆ سەرۆکی ڕێکخراوەکەیە برادێکی کەشەیە کاگوەرزێر سەروەر قادر بەرزنجی لە عایلەی ینی عایلێکی بەڕێزن لە سلێمانە جەنابتان ئەزانن کاک تەحسین قادر مامێتی و لیوا فەریق سەروەر باوکێتی عایلێکی زۆر جوانن ئەویش ئێمە سێ کەسین ئەندامی دەستەی دامەزرێنن ڕێکخراوەکەن کاگاوڕێ سەرۆکە من جێگرم کاکەوەرزێریش ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوەکەیەوە ئەوان زۆر هەوڵیان ناوە ڕاستە من زیاتر لە ئیعلامە دەرکەوتم بەس بۆی ماندوێتی ئەوانیشم بیر نەچێ بەڕاستی طبعاً نەکەر ئەوان کۆمەڵی کۆمپانیای زۆریان خست بە خزمەتی ئیشەکەوە ئانزۆ گروپ بریکلین خەڵکی کەش زۆرمە متەتەوعات و اینجا یەکخوایەک شتێکتان بۆ بژێڕمەوە زۆر پڕم لە خۆشەویستی کاک ئەحمەد ئەمە یەکەم جارە ئێمە طبعاً پێشتر من کە ڕێکخراویش نەبووە ئیشمانەر کردووە وە لە زۆر ئیشا ینی هەر فریاکەوتین بە دەوڵەمەندەکانی سلێمانی بڵێن بە سوپاسێکی زۆر زۆرەوە پێیان بڵێ تەلەفۆنیان نەکریان ئێمە حەزەکەین هەموو خەرجێم دیدارە بخەنە ئەستۆی ئێمە ناو ناهێنم چونکە لەوانەیە هەنێک کەسم بیر بچێ هەر فریاکەین بڵین کاکە سوپاستانەکەین زۆر مەمنونین یا ڕەبی ماڵتان ناوا بێ بەس ئەم دیدارە سپۆنسەرە دارایەکەی تازە ئانزۆ گروپ وەری گرتوێتی ئەستۆی خۆی و قبوڵی ناکەن یعنی بمانویستایە ئەمان توانی زیاد لە چەندین کۆمپانیا ینی ئامادەی خەڵکی دەوڵەمەندی شار چونکە کاک ئەحمەد زۆر خۆشەویستە یعنی سەر بە حیزبێکی جیاوازە لە هەموو حیزبە جیاوازەکان بێلایەنە نووسەرە ڕۆشنبیرە سۆفیە دەروێشە نەخوێنەوارە احترامێ طبعاً شاعرە هونەرمەندە
هەمووی بۆ کاک ئەحمەد هەمان حماسەتی ئێمە هەبوو. کاک ئەحمەد چونکە لە ژیانی خۆیان چەتری ئیدارەدانی جیاوازی هەموو خەڵکانی سلێمانی بە هەموو جیاوازەکان هەموو چین و توێژ و پێکاتەکان کاک ئەحمەدیان بخوان ئەم ئینە ون نەبوو ئێمە دوێنێ هەستمان بەوە کردەوە. جا کاک هاوار دیارەکە زۆر دڵی خۆش بۆ دیداری دوێنێت کە دڵنیام زۆر باش پاڕێوەچەوە وەکو خۆشەوە و فیدباکی زۆر باشتان بۆ هاتووە. جا ئەمەی پرسیاری ئەو لێ بکەم بڕیارە ئەم دیدارە بۆ ساڵانی داهات و شەر بەردەوام بێت. ئێمە کاک ئەحمەدمان هێنایە یعنی ببوورە کەواڵم جارێک کە بیری ناوەندە زانستیەکان ڕێکخراوەکان کەسایەتیەکان خەڵک و نەوەی نوێ کاک ئەحمەدمان جارێکی کە یایەوە بیری خەڵکە باوا بڵێم گونجاوترە هیچ ڕێگریە کاک ئەحمەدوانە مڵکی گشتین شێخ محمودی مەلیک مڵکی گشتیە مەحوی شاعیر مڵکی گشتیە نالی شاعیر ئەوە سەر بە عایلەیەک بووە ئەو بابەتێکە شتێکی کرد بۆ باسکەم خاتون شت زۆرە باسیکەین بنەماڵی بەڕێزی حەفید کە شێخ ڕەزای تاڵەبانی شیعرە بە ناوبانگەکەی هەیە لە وەصفیانە لازمە دەرحەق بە حەفیدانی زنهار ئەدەب ئەو شعرەکەی شێخ ڕەزایە بنەماڵی حەفیدی بەڕێز عادەتەن بووە بە تەقلیدێک لەم جۆرە دیدارانە بنەماڵەش ئینێکی هەیە هەنێ خۆیان پیانوتین خۆیان پیاندی وەڵای کاکەیە ئێمە ڕاستە هەمیان زۆر متعاون بوون لەگەڵمانە هەموو بنەماڵی حەفید یعنی هاتوون ئەڵێن ئێمە هاتبوون یان و چی بە ئێمە کرێ ئێمە چیمان لە ئەستۆیە و حتا ئەوانیش تەکلیفیان کرد سپۆنسەری دارایەکی خۆیان کردوان بەخوا قبوڵی ناکەین کێ ئەو شەرەفەی بەرەکەوێ سپۆنسەری دارایی ئیشێکی خزمەتێکی کاک ئەحمەدی گەورە بکەوە شەڕ بوو لەسەرەوە لەسەر وتاری بنەماڵەکە ئەمەش تەقلیدێکی جوانە داهێنانێکی جوانی ئەوان بوو ئەمەیان ئێمە پێمان وتن ئازادە نەگەر و تاریشتانە بێ ئەو حەقی خۆشیانە وتیان ئێمە یعنی بڵین کاک ئەحمەد ئێمە بڵێن ئێمە بە تەنیا سەحەبی کاک ئەحمەدی شێخین کاک ئەحمەدی شێخی هەموو میلەتی کورد نەگەری مەلەتی کوردیشە نەگەری شاری سلێمانیشە هی هەموو جیهانی ئیسلامی یەک شتی مهم بیر دوێنێ من لە ئیدارەدانی پانێڵەکەی خۆم ئەم ڕستەم جاری کە تۆخ کردەوە لەناو ئەدەبیاتی دەوڵەتی عوسمانیە با ڕۆشنبیر و نووسەر و بەحسەکان گویان لەم قسەیە بێ کاک دکتۆر هێمن عومەر خۆشناو یەکی لە بەحسەکانی لەسەر کاک ئەحمەدی شێخ لەناو دۆکۆمنت و ئەرشیفی عوسمانیەکان بە تاریخی ئیسلام یعنی ئیسلام لە یەکەم و تا ئاخری تا ئەم دەقەیە دەوڵەتی عوسمانی بۆ یشەکە قسەکە بە غەڵەت نەڕوە لەقەبی قوتب العارفینیان بۆ 5 کەس بەکارهێناوە لەناو ئەدەبیاتی خۆیانە سەیری کە کاک ئەحمەد لەکوێ چۆتە ڕیزبەندیەوە شيخ عبد القادر شيخ محيدين ابن العربي اخرواني لجياني تصوف واسلام ايش كان نظام قطب العارفين ايش معناته اسابود باسكم شيخ محيدين ابن العربي شيخ عبد القادر جيلاني شيخ جنيدي بغدادي شيخ احمد الرفاعي لنا وهمو كردان طبعا لغير الرسميات او دوله عثمانيه ام لقب ابو خالد كش بكاراتوا لا همو كردا ابو كاك احمدي شيخ لنا وادبياتي او انايا جامه بو معناجني ما هذه قطبي عارفين ما انا ابو كاك احمدي الشيخ وانا والله الشيخ معروفين نودي الشيخ حسني قلزردا الشيخ عثماني سراج الديني يكام الشيخ عمري بياره مولانا خالد مان بيرنتشي مولانا خالد جورمان بيرنتشي وزوري كش بلام لنا قطب العارفين برسيار الكري يعني شيء ببيش حكي الدكتور عمر خوشناو الدكتور هيمن عمر خوشناو يعني جنشيني معنوي محمدي يعني خليفي معنوي بيغمري خاص الله يعني اوكي زي كاتواني اخر سيري ككرد لهموس بدرجاي ميجو دائما للروي سياسية وللروي دولتية وللروي دائما يا جرد استبو يا داجر كراو ويا بلام ايما لشوني كاتواني ما ايما بچیننا و سنوور جغرافیایی میلەتانی کەوە و داگیریان کەین لە تەسەووفە ئەمەمان کردووە کە بەداخەوە سەرنجی زۆر خەڵکی نەبردووە مەسەلەن تۆ لە تەسەووفە ئەم زاتە گەورانە هەیە مامۆستا محەممەد ئەمین زەکی بەگی گەورە مێژ و نووسی کورد ئەڵێ ئەم شوهرەتەی تا هەندوستانەوە من هەندوستانەکەش وەکو خۆی تەلەفوز دەکەم چۆن جەنابی نووسیوێتی لە کتێبی تاریخی سلێمانی وڵاتی تا هەندوستان ڕۆیشتووە ئەو کات هەندوستان زۆر دوور بووە خۆ تەیارە و مەتار نەبووە جەنابتان نەزانن بڕۆن گەشتەکەی مۆلانا بخوێنەوە چۆن گەشتوتە مۆلانا خالید نەقشبەندی چۆن گەشتوتە هەندستان ئەڵێم شوهرەتەی تا ئاوێ ڕۆیشتووە لە وڵاتە عەرەبیەکان لە تورکیای عوسمانی یعنی لە ئەستەمبول و غەیری ئەستەمبول لە ڕۆژهەڵاتەوە هەر هیچەوە ئێمە لەگەڵ ڕۆژهەڵاتەش ببێ بە مناقەشەمانەوە ئەڵێن ئێمە لە پێشترین ئەو نەیان خۆشەوێ لە عێراق و لە هەموو منتیقەکان
ئێمە لە تەسەووف توانیمان مەولانە خالیدی نەقشبەندیمان بیر نەچێ مەولانە خالیدی نەقشبەندی ناوبانگی کاک ئەحمەد مەولانە شێخ معروف هەر دنیایان داگیر کردووە ئێمە لە سیاسەتی شاگردووە ڕابین بەس لە تەسەووف ئەو بردنەوەیمان هەیە جێگەی خۆشحاڵیە کاک هاوار ئێمە کاتی بەرنامەکەمان زۆر کەمە یەک پرسیاری بچووک وەڵا قسەی باشمان کرد کەمیش بێ مشکلە نیە دەستە خۆش بە تۆمان ماندوو کردووە تەنها ئەمێ پێم بڵێ پامێک لە کاک ئەحمەدی شێخەوە بۆ ئێمە بۆ ئێستا پامی کاک ئەحمەدی شێخ ئەوەیە کە تکایە لە دینداریە توند مەبن لەگەڵ خەڵکە وجادلهم بالتي هي أحسن ئەگەر ئینەکەم بە هەڵە نەوت بێ یعنی بە وشەی جوان پەیامەکانی خۆت بگەێنە بە ڕق و کینە شەڕ ئیش مەکە و پەیامی خود ناگا پەیامی پڕ لە ڕق و قینە ناگات کاک ئەحمەدی شێخ ئەڵێ گەر جیاواز بن چۆن مەسیحی بجوولەکە و ئیسلام و نەقشی و قادری لەو زەمانەیە بووە هەڵە شەڕ مەکەن لەگەڵێکە کێشە منێنەوە لەگەڵێکە زوڵم لە یەکتری مەکەن تکایە گفتوگۆ بکەن تکایە کاک ئەحمەدی شێخ لەگەڵ ئەوەی ئەوەندە جوولەکە و مەسیحەکانی خۆشویستە بە زۆر جاریش زۆر جار بە هەمیان تو وەرنە ناو دایرەی ئیسلامە طبعاً لە کۆتاییە زانایەکی گەورە و شێخێکی گەورە و پیرێکی گەورەی دینی ئیسلامەوە نیە جاوە قەولێکی مەشهور هەیە لە سلێمانە گێڕانەوەیکی یا بڵێن مەقولەیەکی مەشهورێت چی ناوەنی ئەڵێ بە جوولەکەیکی وت کاک ئەحمەد زۆری خۆشەویست وتی یا مەسیحی یا جوولەکە ئەویان باش نازانم مە مەسیحیکی وتی وەرە بە مسلمان تی وڵی کاک یا شێخ ئەگەر مسلمانەتی وەکو تۆ بێ بەخوا بە من ناکرێ ئەگەر وەکو یە و خەڵکەش بێ بەخوا ئینەکەی خۆم باشترە یعنی ئەوەش لەو جملەیە بەرجەستەی وڵای ئێمە لە دیدارەکە ڕەنگە زۆر شدنەوە بەس لەم تەکمیلەی ئەعلامیە کە لە زۆر شوێنی کش داوای ئەویان کردو بیان بینین و قسە بکەین و گفتوگۆ گەرم بکەین ئینشاءالله ئەویشی کە لەوێنەوە لەم دەرفەتانە فرسەت هێنین ئێڵێ ئینشاءالله هیوادارین ئینشاءالله بۆ ساڵانی داهاتوش بێگومان دیداری دیکەتانە بێت ئەوشمان بیرچووە لە وەڵامی پرسیارەکەی تو من هیوادارم دەیان کۆنفرانس نەک لەسەر کاک ئەحمەدی ئێمە زۆرمان کەسایەتی گەورەیە لە هیچ دەوڵەمەند نین ئێڵێمەوە لە کەسایەتی و فیگەری مێژووی گەورەی ئاینی و کۆمەڵایەتی و سیاسی ئێمە دەوڵەمەندین و هیوادار بەشی هەموو مؤسسە و دام و دەستگایەکە کەسێک بەسەرکات لە چاوەڕێم بۆ ساڵانی داهاتوو ئینشاءالله دیداری دیکەتانە بێت زۆر سپاس بۆ کاک هاوار شێخ ڕەوف جێگری سەرۆکی ڕێکخراوی بەرزجە